بەژی کاک ئەحمەد ئەم گۆرانیش لەسەر داواکاری کاکە شاشی و بەڕێزانی وەنراوەکان کاکە ئێرش دەربەنی دێرە و سڵاوی لێبێت ئاوازەکەی ئوستازی خۆشەویست لێرە بە یادی کارەشارانی بەژی خاڵە بە دەست و پەنجەی کاک ئەحمەدی خۆشەویست ئاسوژانی شاری سلێمانی نادورم زارێکی تر تۆ بووی دڵت شکارم خەونی پڕ لاواتم وەکو گوڵ پێوەرانم نادورم زارێکی تر تۆ بووی دڵت شکاندم خەونی پڕ لاواتم وەکو گوڵ پێوەرانم چاوی پڕ لە گریانم زەرگ و دڵی سووتاندم ئەونی پڕ درۆی تۆ هیواکانی ڕووخاندم هەرچەند لێن دڵ شکاوم بەس قەرناسی لێ هادم هەینا با من بسووتێم تۆ دڵشاد بە حەیاتم لا هیچ کەس ناوت نابم بە کەس ناڵێم دڵشادم هەر کەسێ من ببینێ ئەزانێ بەسەراتم کە لە ڕێی ئەوینی تۆ ڕووخە حەزم هەواتم یادگاری وێنەکانت ئەسڕمەوە لە چاتم چی بڵێم بە پەروەرێن هەرخەمە بەسەراتم بڵێم بەندەکەی تۆ بوو ژیانی لێ شێواندم لەبەر لوت بەرزیەکەی خۆی دووساوی گریاندم لەبەر لوت بەرزیەکەی خۆی دووساوی گریاندم هەزار بەندت بۆ دڵێم ئاشاکێو لە خزمەتام حەیاتم هاي بەژی خاڵە ئەمڕۆ سیمایم شاران لە بەرچاوم گۆڕاوە کەس نابینم دڵخۆش بێ هەمووی دڵی شکاوە یەکێک لە خەمی یاری هەردوو چاوی پڕهاوە یەکێک دەردی نەبوونی هێرشی بۆ هێناوە لە کەناڵەکان بینیم چەند قارەمان گریاوە سەیری پەیجەکەی ئارەش ژیان بوونی نەماوە بە شیعر تەواو نابێ ئەم شتانەی ڕوویداوە لەلایەک ئافرەت کوشتن ئەمڕۆ لە وڵات باوە ئاسوودەی لەم شارە لە شەقەی باڵی داوە یەکجار بیر بکەنەوە لەو شتانەی ڕوویداوە سەروەت و ماڵی دنیا سەروەت و ماڵی دنیا بە هیچ کەسێ نەبڕاوە ئەمڕۆ بۆ ماڵی دنیا زۆر کەس لە یەک ڕەنجاوە
زۆر کەسیش لەناو گۆڕایە سەروەتەکەی جێماوە بەدەستینەوەکانی خێریشی بۆ نەکراوە هەتا خۆشی زیندوو بوو خۆشی لێ نەبیناوە ماڵی دنیای خوایە بە کاتی پێندراوە ئەمڕۆ بێیا بەیانی هەر لێی دەکەی ماڵاوە ژیان وەکو فیلمێکە زۆر کەس تێیدا دۆڕاوە بۆشا شێو بەڕیتانی ئەو بەندەم بۆ داناوە بۆ کاکە ئەحمەد دەڵێم سڵاو لە خاڵ ئەحمەد نەڵێ لێم بەجێماوە بە یادی کاگەڵ گەوتیش ئەزانم گەلێ پیاوە بە یادی مام ڕێگرە لێرە لێم بەجێماوە بۆ ئالەم سۆتکەیە نەڵێ بۆم داننراوە بەختیاری چەم سەماڵی ئەزانم مەرد پیاوە زۆر جار لە شیعرەکانم باسی جوانیم کردووە باسی عەشقی پڕدرۆ و خیانەتم کردووە ئەم شیعرە زۆر جیاوازە جوانێ دڵمی بردووە دوێنێ نامەی بۆ ناردم وتی ئەدت کردووە منیش وتم نەمزانین دەستم بەری کەوتووە وتی زۆر ئاساییە ئەگەر هەڵەت کردووە وتی تۆ هونەرمەندی وامای کرد هەڵگرتووە وتم بەڵێ هونەرمەندم زۆر گۆرانی وتووە باسم لە کچی جوان و عەشق و وەفا کردووە ئێستا عەشقی جوانێکم دڵی منی بردووە وتی ئەو جوانە شێیە کە تۆ باست کردووە منیش وتم بە هەڵە هەدیەکەم بۆی کردووە ئێستا بە چات و نامە قسەم لەنگەڵ کردووە وتی دیارە زۆر زانین مەبەستی تۆ من بووە من کردم بە پێکەنین وتم حەتمەن وا بووە ئەویش لە جوابی مندا وتی دڵمت بردووە ئێستا دڵداریەکی ژیانمان ڕوو ناگووە لە پڕسەنجێکم بۆ هەوتم زانم چی بووە کاتێ بە ئاگا هاتم چیە زانیم خەو بووە ئەو جوانەی من باسم کرد تەنیا خەیاڵم بووە ناگەم بە ئاواتی دڵ خۆزگەکانم مردووە لێرە دڵخۆشی ژیان بۆ هیچ کەسێ نەبووە هەموو حەز و ئاوات و خەونەکانی مردووە منیش بە هونەری خۆم هەموویم باس کردووە شێو بەڕیتانی ئەوە گەعدەم بۆ کردوە بانەڵێ ماماکۆ یادی منی نەکردوە لەگەڵ مامە هەڵکەوتم کوڕێشی سەرکەوتووە کاکە حەمەش ئەدوێنم وا کامێرای گرتووە لە خزمەت خاڵ حەمەم ئەزانم سەرکەوتووە